وا بڕیارە مانگی سێی ئەم ساڵ کە ئەوەندەی نەماوە هەمووی با بڵێن کەمتر لە 2 هەفتەی ماوە پێشکەشکردن بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا دەست پێ دەکاتەوە. جا دەمانوێت بزانین مەرج و ڕێنماییەکان چین هەر هاوڵاتیەک یاخود هەر خوێندکارێک بوێت ماستەر یا خود دیپلۆم یا خود دکتۆرا بخوێنێتەوە دیپلۆمی باڵای خود دکتۆرا بخوێنێتەوە مەرج و ڕێنماییەکان چین کە خوێندکاران پێویستە ڕەچای بکەن لە کاتی پێشکەشکردنی داواکاریەکانیان و بە دیاریکراوی کەی ئەم بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە لە زۆر بەڕێز ئەباس ئەکرم کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە ستودیۆی هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێت بەخێراتی. دەمەوێت بزانم با بڵێن مانگی سێ ڕاگەندراوە کە خوێندنی دکتۆرا واروەها ماستەر دیپلۆمی باڵا بۆ خوێندکاران دەست پێ دەکات. بە دیاریکراوی کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو بڕیارە؟ بەڵێ زۆر سپاس بەینتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. هەڵبەت وەک وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە هەفتەی ڕابردوو ڕاگەیان و پێش ئەوەش من دەمێت ئاماژە بۆ بکەم وەزارەتی خوێندنی باڵا ماوەیە کە سەرقاڵی ئامادەکاری و ئەنجامدانی ئامادەکاریە بۆی بتوانێت خولێکی تازەی تواناسازی نیشتیمانی کە بریتە لە خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا لە هەرێمی کوردستان بۆ فێرخوازان بۆ هاوڵاتیان واروها بۆ هەموو ئەوانەی ناوەندەکانی خوێندن لە زانکۆپەی مانگاکان و بۆ ئەوانەشی لە ناوەندەکانی تر لە دامودەزگاکانی تر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەیانەوێت داواکاری پێشکەش بکەن خولێکتر ڕابگەێنێ ڕاگەانی یاخود نزیکبوونەوەی ماوەی دەستپێکردن و پێشکەشکردن بۆ ئەم خولەی نوێی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کە ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی و دیپلۆمی پزیشکی لە خۆی دەگرێت. دوای ئەوە هات کە ڕێنمایەکان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەندەوە دوای ئەوەی کەوا پێداچنەوەیان بۆ کرا دەوڵەمەند کران و هەروها ئەو خاڵ و بەرگانەی کە پەیوەست بوون بە باشتر بەڕێوەچوونی پرۆسەکە و زانستی بوونی پرۆسەکە خرانە ناو ڕێنمایەکانەوە لە هەمان کاتیشدا وەک یەک پاکێج بە ڕێنمایەکی گشتگیر لە هەرێمی کوردستان داڕژە. دواتر ڕێنمایەکان لە وەقایی کوردستان بڵاو کرایەوە ئیتر ئامادەکاریەکان لەو کاتەوە بە ئەمەلی زیاتر دەستیان پێکرد بۆ ئەوەی بتوانین کە ئەم خولەی نوێی ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان جارێشتر ڕابگەێنین. هەوڵەکانی خوێندنی باڵا بوو بۆ ئەم هەنگاوە بفەرموو. بەڵێ وەک لە پێشتر ئاماژەم بۆ کرد وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بۆ پێشوازیکردن لە خولێکی نوێی تواناسازی نیشتیمانی یاخود ڕاگەیاندنی خولێکی نوێی تواناسازی نیشتیمانی دوای ئامادەکردنی ڕێنمایەکان و بڵاوکردنەوەی لە وەقایی کوردستاندا ئامادەکاریە کرداریەکانی بۆ ئەمە بەسە دەست پێ کردووە بە تایبەتی بۆی بتوانینکەوە خولێکی خوێندنی باڵا بە ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا لە هەرێمی کوردستان ڕابگەێنین کە زۆرترین فێرخوازانی ئێمە لە ناوەندەکانی خوێندن و لە هەمان کاتدا دامودەزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش ئەوانەی کە خوازیارن بۆ خوێندنی باڵا درێژە بدەن سوودی لێەوە ببینن. لەو چوارچەوەیەدا و لەو مەبدەئە گشتیەدا کە شەفافیت و یەکسانی و دادپەروەری و بێلایانی ڕنگ بداتەوە لە پرۆسەکەدا وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ڕاستپاردەی وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و فەرمانگەی تایبەتمەند و لیژنەی تایبەتمەند لە وەزارە ڕاست پێدران کە ئامادەکاریەکان بە شێوازێک بێ ئەو پەڕی شەفافیت و یەکسانی تێدا ڕەچاو بکرێت و دادپەروەری بۆ هەموو لایەک بەردەستە بکاتن. لەو چوارچەوەیەدا ئێمە نووسراومان ئاڕاستەی گشت زانکۆکان کرد بۆی پێداویستەکانی خۆیان بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ئامادە بکەن و ئەو پلانانەی کە هەیەە دراسی بکەن دوای دراسەکردن و وردبوون بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بینیرن بۆ ئێمەش لای خۆمان و بڕیاری لەبارەوە بدەین کە ئێمە بۆ ئەم ساڵ دەتوانین چ ژمارەیەک بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ڕابگەێنین یاخود ئێمە دەتوانین چەند کورسیمان هەبێتن بۆی بتوانن خوازیاران داواکاری بۆ ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن. دوای ئەوەی پلانەکە بۆ وەزارەت نێردرا بۆ سەر هەموو زانکۆکان کە ناردیان لە وەزارەت دراسی بابەتەکە کرا جارێکتر پلانەکان لە پێش سەری ساڵ بۆ تەواوی زانکۆکان نێردرایەوە بۆ ئەوی دراسە بکرێت لەسەر هەندێک تێبینی کە وەزارەتی خوێندنی باڵا خستوویە ڕوو بە تایبەتی بۆ
ڕخسانی دەرفەتی زیاتر و هەروەها بۆ پێشەشکردنی باشترین وەکو دەڵێ پرۆسەی خوێندن و سەرکەوتنی پرۆسەی خوێندن پلانەکان جارێشتر گۆڕانکاریان بەسەرداکرا و دووبارە نێدرانەوە بە وەزارەتی خوێندنی باڵا لە کۆبنەوەی هەفتەی ڕابردووی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی پلانەکان تاوتوێکران گفتوگۆی وردیان لەبارەوە کرا و هەمووی خرانە ڕوو بۆ هەر زانکۆیەک و بۆ هەر کۆلێژێک بۆ خوێندنی باڵا بۆ ماستەر بۆ دکتۆرا و بۆ هەموو بابەتەکان کە چەند کورسی پێشەش کردووە و دەتوانێت چۆن پێشوازی بکاتن دوای گفتوگۆی ورد و هەروها تێڕوانینی وردی وەزارە لە سەبابەتەکە پلانەکان مەبدەئیان پەسەند کراون و چاوەڕێ دەکرێت دوای ئەوەی کە وربنی دەکرێتەوە جارێکتر بۆ زانکۆکان پلانەکان دەنێردرێتەوە دواتر ئێمە لە مانگی سێدا کە دیاریمان کردووە دەرگای پێشەشکردن بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان دەکەینەوە و فێرخوازن ئەو کاتی دەتوانن داواکاریەکانی خۆیان بۆ خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن. بەڵێ مامۆستا دیارە ساڵانی ڕابردوو کە خوێندنی باڵا دەرگای بۆ خوێندکاران واڵا ئەکرد بۆ خوێنەوەی ماستەر یاخود دکتۆرا یاخود دیپلۆمی باڵا کۆمەڵێک مێرج و ڕێنمایی هەبوو لەم ساڵ گۆڕانکاری لەو مێرج و ڕێنماییانە کراوە؟ بەڵێ تایبەت بە مەرج و ڕێنمایەکانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و دیپلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی بۆ فێرخوازان لە هەرێمی کوردستان وەک ئاماژەم بۆ کرد وەزارەتی خوێندنی باڵا هەوڵیدا کەوا بە شێوەیەک ڕێنمایەکان دابڕێژێتەوە زۆرترین فێرخواز لە هەرێمی کوردستان سوودمەند بێ لە پرۆسی خوێندنی باڵادا و بتوانێت داواکاری پێشەش بکەوە لە هەمان کاتیشدا بە ڕەچاوکردنی کوڵەتی خوێندن و دانەبەزینی ئاستی خوێندن هەوڵ بدرێت زۆرترین دەرفەت بڕەخسێنین بۆ فێرخوازانی خۆمان بۆ کوڕ و کچی وڵاتی خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بۆ ئەوی بتوانن داواکاری پێشکەش بکەن و بتوان ناوخۆی هەرێمی کوردستان و ئەو سەرمایی کە دەیبەنە دەرەوە بۆ خوێندنی ماستەر یاخۆ دکتۆرا بەکاردێن ناوخۆی هەرێمی کوردستان بتوانن بۆ درێژە بە خوێندن بدەن لەو چارچەوەیەدا وەزارەتی خوێندنی باڵا ڕێنمایەکانی ساڵانی ڕابردوو لە بەردەستا بوو هەوڵدرا ڕێنمایەکان بە شێوەیەک بێت کە ئاسانکاری تەواویدا بێت بۆ نمونە ئێمە بۆ پێشکەشکردن بۆ هەر خوازیارێک کە داواکاری بۆ ماستەر پێشکەش دەکات دەبێت کۆنمرەی لە 6 کەمتر نەبێتن لەو چوارچەوێژدا ئەم ڕێنمای لە ساڵانی ڕابردوو شەرۆک خۆی دەستکاری نەکراوە بۆ ئەوەی دەرفەتی زیاتر بڕخسێ بۆ خوێندکاران کاتێک داواکاری پێشکەش دەکەن لە هەمان کاتیشدا دیپلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی کە دەرفەتێکی باش بوو بۆ ئەو فێرخوازانەی کە کۆنمرەیان کەم بۆ کۆنمرەی بە کە دروست بتوانن کۆنمرەکانیان بەرز بکەنەوە بە هەمان شێوە بۆ ئەم ساڵیش دیپلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی دەکرێتەوە و هەموو ئەوانەی کە کۆنمرەیان کەمە دەتوانن داواکاری پێشکەش بکەن و بتوانن کۆنمرەکانیان بەرز بکەنەوە بۆ ئەوەی لە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بتوان درێژە بە خوێندن بدەن سەبارەت بە توانستی زمانی ئینگلیزی ئێمە لە ڕابردوودا سنتەرەکانی زمان لە زانکۆکانی کوردستان کاراکرانەوە بە ڕێنمایی تازە بە ڕەچاوکردنی کواڵەتی بە بەرزکردنەوەی ئاستی مامۆستاکان و ستافی سنتەرەکان ئێستا سنتەرەکانی زمان بوونێتە بنەمایەکی سەرەکی بۆ تەواوکردنی هەر فێرخوازێک کە دەیەوێت درێژە بە خوێندن بدە ئەگەر هاتو توانستی زمانی نەبێت بۆ ئەوی لە سنتەرەکانی زمان توانستی زمانی ئینگلیزی تەواو بکات و بتوانێت درێژە بە خوێندنی باڵا بدە بۆ ئەو فێرخوازانەی کە توانستی زمانی ئینگلیزی داواکراویان لە ڕێنمایەکان هەیە ئەوە ڕاستەخۆ داخلی پرۆسەکە دەبن و وە کۆنمرەی زیاتریشان بۆ هەژمار دەکرێت بەهۆی ئەوەی کە توانستی زمانی ئینگلیزیان هەیە بەڵام ئەوانەی توانستی زمانی ئینگلیزیان نییە یاخود کەمیان هەیە ئەوە دەست بە پرۆسی خوێندنی باڵا دەکەن ئەگەر ناویان دەرچوو بەڵام گفتوگۆی نامەکەیان بۆ ناکرێت واتە ماستەرەکە یاکود دکتۆراکە تاکو ئەو کاتێک کە توانستی سەرکەوتوی زمانی ئینگلیزی لە سنتەرەکانی زمان یاخود لەچێت تاقیکردنەوە نێودوڵەتیەکان بەدەستنەهێنن ئەو کاتی گفتوگۆکەیان بۆ دەکرێت و ماستەر یاخود دکتۆراکەیان بۆ گفتوگۆ دەکرێت و پەسەند دەکرێتن بۆیە ڕێنمایەکان بە شێوەیەکی گشتی بەم شێوەیەوە لە ئێمە من خاڵێکی تر گرنگ کە دەمێت ئاماژەی بۆ بکەم کە ئەویش تاقیکردنەوەی توانستی زانستیە بۆ هەر فێرخوازێکە دەوێت داواکاری پێشکەش بکە بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان چ ماستەر چ دکتۆرا یاخود دیپلۆمی باڵا بۆ مەبەستە وەکو وەزارەت ئامادەکاری تەواویش کراوە بۆ ئەم شێوازی ئەم تاقیکردنەوەیە و هەروەها کە ئەم تاقیکردنەوە دەبێتە سەنگێکی گرنگ بۆ فێرخواز کە ئاخۆ دەتوانێت لە خوێندنی باڵا ماستەر یاخود دکتۆرا درێژە بە خوێندن بدا یاخود نەداتن بۆ مەبەستە تاقیکردنەوەکانی توانستی زانستی لەسەر 30 خاڵ دەبێتن و هەر
خوێنکارێک 15 بێنێ بە دەرچوو هەژمار دەکرێت بەڵام هیچ خاڵێکی بۆ هەژمار ناکرێت ئەگەر بێت و بۆ نمونە 20 لە سەرسی بەدەست بهێنێ ئەوە 5 کۆنمرە خاڵی بۆ هەژمار دەکرێتن لەگەڵ کۆنمرەی بە کەلۆرۆسەکەی بۆ نمونە ئەگەر لە 6 زیاتری هەوەیە هەفتای هەبێتن بۆ نمرە دە خاڵیشی لەوێ بۆ هەژمار دەکرێت و ئەگەر توانستی زمانی ئینگلیزیشی هەبێتن بۆ نمونە 5 ئالسی هەبێتن 12 خاڵی 15 خاڵی بۆ هەژمار دەکرێت بۆیە ئەمانە هەموو کۆ دەکرێتەوە لە کۆتاییدا دەچێتە پێشبڕچەی وەرگرتن بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بۆ ماستەر و دکتۆرا. بەڵێ مامۆستا بابەتێکی دیکە هەیە کە لە ساڵانی ڕابردوودا کێشەی بۆ بەشێک لە خوێندکارانی ماستەر و دکتۆرا دروست کردبوو کە ڕەنگە تا ئێسش ئەمە پرسیار بێ ئەو خوێندکارانەی کە بۆ نمونە فەرمانبەرن ئەوانی کە مامۆستان ئەوانی کە وەزیفەیەکیان هەیە دەیانەوێت بخوێنن چۆن مێژوڕێنماییەکان بۆ ئەمان پەسەند دەکرێت ئایا مەفروزە هەم لە ڕووی با بڵێن موچە و هەم لە ڕووی کاتی داوامکردن مێژوڕێنماییان هەبێ؟ بەڵێ ئەمە بابەتێکی زۆر گرینگە کە وروژاندێت ئێمە کە خوێندنی باڵا ڕادەگەین لە هەرێمی کوردستان خوێندنی باڵا خۆی لە سێ زۆر پێشەشکردن دەبینێتەوە پێشەشکردنی یەکەم بریتە لەو کورسیانەی کە لە زانکۆ تەرخان دەکرێت لە کۆلێژەکان تەرخان دەکرێت بۆ بە تایبەتی ستافی ئەم کۆلێژە جامعیدەکان بێت یاخود فەرمانبەرەکانی ئەمە بەشە بێتن کە دەتوان داواکاری پێشکەش بکەن ئەمانە کورسی تایبەتیان بۆ تەرخاندێک نەک تایبەت کورسی خۆیان هەیە دەستنە منافەسەوە بۆ نمونە کۆلێژی ئەی 5 کورسی دائنێت بۆ ستافی خۆی ئەمە خاڵی دووەم لە هەمان کاتیشدا ئێمە کورسی وەزارەتەکانمان هەیە ئەو فەرمانبەرانەی کە لە دامودەزەکانی حکوومەتی هەرێمی یاخود لە هەر دامودەزگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەرن کارمەندن دەوام دەکەن و بە فەرمی دامەزراون دەتوان داواکاری پێشکەشکەن بۆ کورسیەکانی دامودەزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمانیش کورسی خۆیان هەیە دەتوان داواکاری پێشکەش بکەن لە ڕێی ئەم کورسیانە ئەمانەش من ئێستا دێمەوە سەری بەڵام خاڵی سێمیش باز دەکەم لە هەمان کاتدا کورسی تریشمان هەیە بۆ خوێندنی پارەلێل واتە هەر کەسێک کە فەرمانبەر نییە یا خوستافی زانکۆنیە دەتوانێت بە پارەلێل داواکاری خۆی پێشکەش بکات و بتوانێت منافەسەی وەرگرتن بکاتن دێمەوە سەر خاڵی دووەم کە پەیوەستە بە فەرمانبەران کە پرسیاری سەرەکیتەوە بوو ئەمانە جگە لەوەی کەوا کورسی تایبەتیان بۆ تەرخان کراوە دەتوانن منافەسە یاخود شێبڕچێ لەسەر ئەو کورسیانە بکەن کە بۆ فەرمانبەرانی دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کراوە لە هەمان کاتیشدا بۆ ڕێنمایەکان یاخود جێبەجێکردنی ڕێنمایەکان و ڕێککارەکانی وەرگرتنی مۆڵەت وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی دوای ئەوەی کە پەیڕەوی مۆڵەتی خوێندن لە هەرێمی کوردستان دەرچوو وەک وەزارەتی خوێندنی باڵا ئێمە ڕێنمایەکانی مۆڵەتی خوێندنمان بڵاو کردوێتەوە بۆ هەموو ئەو کەسانی کە لە دامەزراوەکانی خوێندنی باڵان داواکاری پێشکەش دەکەن و بە هەمان شێوە بۆ وەزارەتەکانی تریش وەزارەتی پلاندانان گشتاندنی کردووە و ڕێنمایەکانی خۆی ڕاگەیاندووە کە وەزارەتەکان چۆن داواکاری پێشکەش دەکەن ئەویش بەم شێوەیە دەبێتن بۆ نمونە پلانی مۆڵەتی خوێندن ئێستا بە پێی ئەو پێداویستیانە دەبێتن کەوا دامودەزیاکە پێویستی بەوە هەیە بۆ نمونە فەرمانگەیەک لە فەرمانگەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 2 بڕوانامەی ماستەر دەبێت لە بواری ژمێریاری بۆیە ڕای دەگەێنێت کە ئەم ساڵ بۆ ئەم خولەی خوێندنی باڵا 2 کورسی تەرخان کردووە بۆ خوێندنی ماستەر لە بواری ژمێریاری لە فەرمانگەکە ڕەنگە 4 کەسە بێ بیوێ بخوێنێتن ئەم 4 کەسەکە دەرچووی ژمێریارین بە کەلۆریسیان هەیە و دەیانەیە ماستەر بخوێن لە ژمێریاری 2 کورسیان بۆ تەرخان کراوە ئەسنە چێبڕچێ وەرگرتنەوە زۆرترین خاڵ بۆ ئەو کەسانە دەبێتن بۆ ئەو 2 کەسە دەبێتن کە مۆڵەتی خوێندنیان پێ دەدرێت واتە ئەو 2 کەسەی کە زۆرترین خاڵ بەدەست بدێنن ئەمانە مۆڵەتی خوێندنیان پێ دەدرێت و ئامادەن بۆ ئەوەی کە داواکاری بۆ خوێندنی باڵا پێشکەش بکەن و بە شێوەیەکی فەرمی دەچنە ناو پرۆسەکە و مۆڵەتی خوێندنیان بۆ هەژمار دەکرێت و دەزە پرۆسی خوێندنی باڵا دەکەن ئەمە بەم شێوازە ڕێکخراوە و پێی ئەو پلانەی کە بۆ هەرێک لە وەزارەتەکان خۆیان دەیان ڕشتووە خۆیان دراسەیان کردو کە پێویستیان بەچی بابەتێکەیە کە توێژ بۆ نمونە خوێندنی لەبارەوە بکرێت بۆ ماستەر بە یاخود دکتۆرا بەمە ڕادەکەێنرێت هەر لەسەر ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی تریشمان بیرخستمەوە کە گرنگ بوو ئێمە هەوڵمان داوە لە سەرجەم گشتانەکانی خۆمان لە سەرجەم کۆبوونەوەکان و پەیامی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی ئەوە بۆ کە ئێمە هەوڵ بدەین توێژینەوەی دەرچوانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا نامەکانیان ئەو بابەتانە بێت یاخود ئەو پرسانە بێت کە بۆ ئێستای هەرێمی کوردستان گرنگ و پێویستن یاخود ئەو بابەتانە بێت کە ئێستا کێشەن لە هەرێمی کوردستان و پێویستیان بە چارەسەرکردن هەیە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە چۆن دەست بخەینە سەر ئەو پرسانەیەکەوە پێویستیان بەوەی ڕێگەچارەی چارەسەربوونیان بۆ دامەدرێت بۆیە ئێمە هانمانداون بۆ هەموو وەزارەتەکان بۆ زانکۆکان ئەو بەشانەی یاخود ئەو پسپۆڕانەی کە خوێندنی باڵای تێدا دەکرێتەوە ئەو بەشانە بێت کە زیاتر پەیوەستن بە گرێدراون بە کێشە و گرفتەکانی
کۆمەڵگە و چارەسەرکردن و دۆزینەوە و خستنە ڕووی بەردەم دامەزراوی ئەکادمی لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس بۆ عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵای حکومەت هەرێمی کوردستان. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە ئومێدی ئایندەیەکی گەشت بۆ خوێندکاران.